سڵاوتان لەبێ هیوادارم هەمووتان لە خۆشی دابن دیسان سەر لە نوێ ئاوڕێکی دیکە لەو پرۆسەیە دەدەینەوە کە لە نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیادا لە ئارادایە لە ڕاستیدا تەماشا دەکەین ڕەزب تەیب ئەردۆغان بە دەستێکی ئاگر و ئاسن و بە دەستێکیشی گوڵێک هەیە ئێستا کە باسەکەم گوڵەکە چیە و ئاگر و ئاسن و خەنجەرەکە چیە کە لە دەستەکەی دیکەیدایە بەو شێوەیە ئیتر سیاست دەکا و ئەمە بەڕاستی هەتاوەکو ئێستا لە لای زۆر کەس ڕوون نییە کە کۆتاییەکەی بەرەو کوێ دەچێ بەڵام هەرچی هەبێ ئەوەی گرنگە تەماشا دەکەین دیدارێک لە نێوان ڕەزب تەیب ئەردۆغان و وەفدی ئیمرالی ئەنجامدرا و لە دیدارەکەدا جگە لە پەروین بوڵدان و مدحەت سەنجار کە مدحەت سەنجار جێگای سری سورەیە ئەوەندەری گرتۆتەوە دوای گیان لە دەستدانی جگە لە ئەوانە و ئەردۆغان لە هەمان کاتدا ئیبراهیم کاڵن واتە مستەشاری میت و ئەفکان ئاڵا هەیە کە ئەفکان ئاڵا لە دوای ئەردۆغان یەکەمین کار بەدەستی ئاک پارتیا و لە قۆناغی پێشووی پرۆسەی ئاشتیدا 2013-2015دا کەسێک بۆ لە هەمویان زیاتر ئەتوانین بڵێن لە نێوان ئەردۆغان و ئۆجەلاندا ئیتر نێوبژیوانی کردووە کەسێک بۆ لە هەمویان زیاتر ئۆجەلانی بینیەوە بەردەوام قاچێکی لە ئەنقەرە و قاچێکی لە ئیمرالی بووە جێگەگرتنی ئەو دوو کەسانەش لە وەفدەکەدا بمانەوە و نەمانەوەی هەندێک جددیەتی قۆناغەکە نیشانەدا بەڵام کە تەماشا دەکەین لە لایەکدا چاوەڕوانی کوردەکان شتێکە و چاوەڕوانی میدیای دەوڵەتی تورکیاوە بە تایبەتی میدیای ئاک پارتی وەکو ڕۆژنامەی حۆڕیەت شتێکی دیکەیە کوردەکان لە سەرتاوە ئەو پرۆسەیە بە دیموکراسیە دەبەستنەوە ینی داهاتوو ئایندەی ئەو پرۆسەیە لە تورکیادا دیموکراسی لەگەڵ خۆیدا دێنێ بەڵام تەماشا دەکەین میدیاکانی تورکیا نەوەکو باس لە دیموکراسی ناکەن تەنانەت باس لە کێشەی کوردیش ناکەن مەسەرەن عەبدولقادر سەلڤی کە بە کەسێکی نزیک لە ڕەزب تەیب ئەردۆغان دەناسرێ و ئەدیتۆری سەرەکی ڕۆژنامەی حۆڕیەتی ئاک پارتیا لەوێدا باز دەکە ئەو کۆمیسیۆنێکە لە پەرلەمانی تورکیادا ساز دەکرێت بە هیچ شێوەیەک پەیوەندی بە پرۆسەی چارەسەرکردنی کێشەی کوردەوە نیە بەڵکو ئەمە پرۆسەی ئەو پرۆسەیە کە پێی دەگوترێ پرۆسەی چارەسەری لە ماوەی ئەو 20 ساڵەی بە قسەی ئەو شۆڕشی ئاک پارتیدا لە تورکیادا ئەم کێشانە چارەسەر کراون واتە 20 ساڵە کێشەی کورد لەلایەن ئاک پارتی چارەسەر کراوە ئێمە ئاگداری نین ئێمە خەوتون یعنی دێنێتە ئەم قۆناغا ئەڵێ ئەم کۆمیسیۆنە زیاتر پەیوەندی بە داماڵینی تێرۆر هەیە لە تورکیادا پەیوەندی بە پرۆسەی چەکدانان هەیە و پەیوەندی بە خۆ تەسلیمکردنەوە پەکەکە و هەڵوەشانەوەی پەکەکە هەیە دوای ئەوەش هەندێک یاسا دەرەچن ئەو گرتویانەی کە تەمەنیان ئاستی تەمەنیان لە سەرودایەوە ئەو گرتیانێک کە نەخۆشن ئەمانە سەربەز دەکرێن بەتەنیا باس لەمە دەکە بەڵام تەماشا دەکەین کوردەکان هەروەکوتم لە سەرەتادا ئەم قۆناغا جگەلەوەی بە قۆناغی ئاشتی و دیالۆگ و چارەسەرکردنی کێشەی کورد دەبەستنەوە لە هەمان کاتیشدا پێیان وایە ئەمە دیموکراسی لەگەڵ خۆیدا دێنێ ئەم دووشتانە هەتاوەکو ئێستا لە یەکتری ناکەن لە هەمان کاتدا تەماشا دەکەین دیدارەکانی ئیمرالی لە ڕۆژانی دواییشدا سەر لە نوێ ئەنجامدرا و لەوێدا لە لێدوانەکەی پەروین بوڵداندا ئیتر بینیمان کە لەوێدا باس لەوە دەکا کە بەڕێزە ئۆجەلان باسی لەوە کردووە کە قۆناغەکە چۆتە پێش بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەوەی لە ئامێدیە لەو ئەشکەوتە لەو تونێلە ڕوویدا کە 12 سەرباز کوژران ئەمەیان بەڕاستی نەوەکو لە سەری ئێمە لە سەری ڕۆژنامەنووسە تورکەکانی نزیک دەوڵەتیشدا نیشانەی پرسیاری داناوە یعنی لەو کاتەدا ئەتۆ چۆن چووی
ئیتر دەیان سەرباز دەبێ سەدان سەرباز دەبێ ناوچەکە و 19 سەرباز دەخێ ناو تونێلەکە و ئایا ئەتۆ لەوێ ئاگدارنی یعنی دەوڵەتێکی تورکیا سوپای تورکیا ئەتۆ بڵێ ئەوەندە نەزان و ئەوەندە ناپرۆفیسۆناڵانە بێ بچێتە شوێنێک کە ئەگەری بۆمب هەیە ئەگەری گاز هەیە با بڵێن باشە چۆن ئەمانە ماسکیان نەبەستە بوو چۆن ئەمانە ئۆکسسیجینیان پێ نەبوو ئەمە هەموو جێگەی گومانە و ئەمە بنەماڵەی ئەو سەربازە کوژراوانەش پێم وایە ئەو پرسیارە ئێستاکە لە خۆیان دەکەن لە هەمان کاتدا تەماشای پرۆفایی ئەو سەربازانە و تازیەی کەس و کارەکانی و هەندێک لێدوانی هەندێک ڕۆژنامە نووسانی تورکیام کرد هەر هەمووشیان لە بنەماڵە هەژارەکانن وا دیارە ئەمە شتێکی نوێ نییە لەو بارەیەوە ئانکێتێک لە سووریا ئەنجامدراوە ئەوانەی لە سووریا گیانیان لەدەستداوە زۆربەی زۆری ئەو کەسانن کە لە سووریادا مەترێک عەرزیان نییە یان کرێچین کەسانی هەژارن کەسانی بێدەرامەتن ئەمە لە هەموو شوێنێکدا هەیە ئیتر تەماشا دەکەین ئەوانەی کە لە پشت جەنگن جەنگ ساز دەکەن ئەمانە بە خۆیان کەسانی ڕەوشیان وەزعیان زۆر باشە و پەنجە لە خوێن لە پەنجەیاندا نایە بەڵام تەماشا دەکەی ئەمانەی لە هەموو لایەنەکاندا ئەمانەی کە دەکوژرێن و گیانیان بەخت دەکەن ئەمانە کەسانی هەژار ئەوە لە بۆ هەموو شەڕێکدا ئیتر ئەم یاسایە هەیە و ئەمە وا دەکاتن کە ئینسان بەڕاستی پرسیار بکە یعنی چێ ئەمانەی نرد بۆچی ئەمانەی نرد ئەو بابەتە بۆ دەوروژێنین جگەلەوەی کە مێدیاکاندا بەتایبەتی مێدیاکانی کوردستانی عراقدا باس لەوە ناکەن باشە ئەو مادە کیمیاویەی کە تەقیوەتەوە ئەمە چییە ئەمە چێ داینە چۆن دایانە پەکەکە بەخۆی پێشتر ئیدعای دەکرد باسی لەوە دەکرد کە ئەو مادەیە دەوڵەت لە بەرامبەر گەریلاکانی پەکەکە بەکاردێنێ باشە ئەمانە چۆن ئەو مادیان لە بەرامبەر خۆیاندا بەکارهێنا لە هەمان کاتدا ئێمە چەندین قۆناغی دیکەمان بینیون لە ساڵی 1993 تەماشا دەکەین لە یەک کاتدا هەم تورکت ئۆزال یعنی هەواڵی مردنی تورکت ئۆزال دێ لە ناوکەوانە مردن و لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە ناوچەی دیاربەکر ئیتر 33 سەرباز زی بێچەک دەنێردرێنە شوێنێک کە چەکدارانی پەکەکەی لێیە و لەوێدا چەکدارەکان ئیتر دەیانگرن و پاشان ئۆپەراسیۆنێک دەردەکەوی بۆ ئەوەی چونکە لە ناو ئۆپەراسیۆنێکدا لە دەشتێکی وەکو دیاربەکر ئەتۆ ناتوانانی ئەسیر لەگە خۆت گروپێکی بچووکی گەریلان ناتوانانی ئەسیرەکانی 33 سەربازی ئەسیر لەگەڵ خۆی ببە ئیتر ئەمانە دەکوژن تەماشا دەکەین پرۆسەکە تێکچوو لەوەی 2013-2015دا چەندین جار ئەمەمان بینی لە سنووری تورکیادا لە ئورفادا لە ئەنقەرە تەماشا دەکەین لە ئیتر مەتینگ و ئاهەنگەکانی هەدەپەدا بۆمبی گەورە تەقانەوە 100 کەس کوژرا لە هەمان کاتدا لێرە لە پاریس ئیتر ساکینە جانسز و هاوڕێکانی ئیتر تێرۆر کران ئەمانە هەمویان ئیتر نیشانمان ئەدا کە بەڕاستی لە ناو دەوڵەتدا لایەنێک هەیە کە دژی ئەو پرۆسەیە کە ڕێگانادا ئەو پرۆسەیە بەرەو پێشەوە بچی بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئیتر وەکو لە وێنەکەدا دەبینن ئەو وێنەیەمان بینی ئەمە جددیەتی کارەکە نیشانەدا لە هەمان کاتدا ئیتر وا پێدەچێ یعنی ڕنگ بە ئینسان ئەو پرسیارش بکە بسەرەتا باسی لێدوانی ڕۆژنامە نووسانی نزیک ئاکپارتیم کرد لە حڕیەتدا بەڵام ڕنگ بێ ئەمەش پەیوەندی بۆەوە هەبێ کە ئاکپارتی 20 ساڵە لە ناو لایەنگرانیدا لە ناو جەماوەرەکانیدا جگە لە بڕین و کوشتین و لە ناوبردن و سووتاندن هیچی دیکەی نەچاندووە یعنی ئەمڕۆکە لە ماوەی ڕۆژێک و 2 ڕۆژدا ئەتۆ زۆر زەحمەتە بتوانێت ئەو جەماوەرەت
عیارێکی دیکەی 120 دەرەجە بە پێچەوانەی پێ بدەی و ئیتر ئەمجارە لە جیاتی نەفرەت و تۆقین و کوشتن و لە ناوبردن ئەمجارە بڵێ من کێشەی کورد چارەسەر دەکەم و ئیتر کێشەی پێکەس چارەسەر دەکەم لە بۆ هەندێ ڕەنگ بێ ئەمانە بەڕێکەوتن بکرێن ئێمە نازانین لە ژوورە تاریکەی ئیمرالیدا چی دەقەومێ و ئێمە نازانین ڕێککەوتنێک پێشتر کراوە یان نەکراوە بێگومان ئەوەندە ئەزانین کە ئەوجەلان لقمەنانێک نییەوەها ئیتر قوت بدرێ لە هەمان کاتدا ئەوەش دەزانین بێگومان شتێکی پێچەوانەی ئەوەش دەزانین کە ئەوجەلان لەو ڕۆژەی کە دەستگیر کراوە بەردەوام ئەو کارتەی داوەتە تورکیا لێ وەرنەگرتووە کارتەکە چیە؟ کارتەکە ئەوەیە وەرن ئەم کێشەیە بابەیەکەوە چارەسەر بکەین ئێوە کێشەی سووریاتان هەیە کێشەی عێراقتان هەیە کێشەی میساقی میلیتان هەیە میساقی میلی واتە داخوازی دەوڵەتی تورکیا لە بۆ بەشێک لە خاچی عێراق و خاچی ئێستای سووریا بێگومان باڵقان و یۆنانستانی ئێستاشی تێدایە بەڵام ئەمانە زۆر کەس باس ناکەن چونکە خەڵکەکە بەگشتی شارەزان نییە میساقی میلی کوێ دەگرێتەوە و چۆ ناگرێتەوە بە کورتی بابەتەکە کەوانەکە دابخەین لێرەدا بێگومان ئەوجەلان ئەمانەی وتونەوە لە سەرەتادا چونکە مەتاقە کارتێکە لە دەستی دایە و ئەو ڕێکخراوە لە چەندین بەرنامەی پێشودا باسم کردووە ئەو ڕێکخراوە پێت خۆش بێ یان پێت ناخۆش بێ ڕەخنەی بکەی یان پەسنی بدەیت ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکە بەخۆی ئەڵێ ڕێکخراوی سەرۆکایەتی کەواتە ئۆجەلان دەبێ بەڕێوەی بباوە ئێمە لە کرداریشدا بینی ومانە لە بواری تیۆری لە بواری ئەیدۆلۆژی جگە لەو پرتوکانێکە ئۆجەلاندەری خستوونە سەرکردایەتی پەکەکە لە ڕووی تیۆری لە ڕووی فکریەوە دارێکی نەخستۆتە سەر بەردێک لە هەمان کاتدا لەو ناوچەیەدا تەماشا دەکەین یعنی خەڵکێکی زۆر پێی دەڵێن شەڕی سێمی جیهانی هەیە ئەمە مانچەند ڕۆژ پێش ئێستا لە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا بینیمان کە چوو ئێرانیەک دروست بوو یعنی ئیسرائیل زۆر بەتوندی لە ئێرانیدا بەڵام ئێرانیش زۆر بەتوندی لە ئیسرائیلیدا ینی هیچ کە چاوەڕێی نەدەکرد پایتەختی ئیسرائیل حەیفە یعنی ئەم دوو شوێنانە دوو شوێنی زۆر هەستیارن کە لە خەونی هیچ ئیسرائیلێکدا نەبووە ڕۆژێک لە ڕۆژان نەوەکو موشک تەنانەت گولەیەکیش لە شوێنانە بتەقی بەڵام تەماشا دەکەین ئێرانیش ئەو ناوچانەی موشک باران کردن و زیانێکی زۆر گەورە ئەگە گیانیش نەوی زیانێکی زۆر گەورەی مادی و زیانێکی سمبۆلی زۆر گەورە ڕۆحی و پسیکۆلۆژی بە ئیسرائیل گەیاند و 12 ڕۆژ ئەو خەڵکە لە ناو تونێلەکاندا لە ژێر زەمینەکاندا ئیتر ناسەر بوون خۆیان حەشاردا ئێستا دێنەوە دەرەوە ئەو جەنگانە کە لە ناوچەکەدا هەن لە کاتێکدا کە هیچ پرۆسێک لە ئارادا نەبێ مەبەستم ئەوەیە ڕنگ بێ پەکێکە بەرەو هێزێکی پرۆکسی تەواو ببە و ئۆجەلان لە مەشدا زۆر ئەترسێ و ئەمە لەگەڵ بیر و هۆشی ئۆجەلان هیچ یەک ناگرێتەوە بەڵام بابینە سەر مەسەلەی میساقی ملی من دەمەوێ بە دوو وشە وەڵامی ئەوانە بدەمەوە کە ئەو بابەتە زۆر ئەوە دەکەن یان کەواتە ئێوە کوردستانێکی خۆتان و کوردستانی سووریا کوردستانی عێراقیش دەدەنە تورکیا نەخێر وان نییە ڕاستە ئەو جەرەنا قسانەی کردووە دەشیکە و ئەمە دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکیا زۆریان پێخۆشە بەڵام ئایا میساقی ملی جێبەجێ دەبێ یعنی لەسەر میساقی ملی بابەتێکی نێودەوڵەتیە بابەتێکە لە ئەنجامی شەڕی جیهانی یەکەمینەوە دروست بووە و لە ئەنجامی ئەو شەڕدا کە ملیۆنان کەس تێیدا کوژراوە ئیتر ڕێککەوتن ساز بۆ ئەو ناوچێ دابەش کراوە یعنی ئێستاکە بە قسەیەکی بە قسەی ئۆجەلان ئەو نەخشانە هەمووی تێک دەچن و دەچێتەوە سەر تورکیا
لە کاتێکدا کە ئیسرائیل بانگەشەی پاشایەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات ئیسرائیل ڕێگا نادا لە تورکی لە سووریا فڕۆکەیەکی تورکیا بفڕێ تورکیا تۆپێک دەباتە نزیکی دیمەشقی تر ڕۆژی دوایی لی ئەدرێ باشە چۆن ڕێگا ئەدەن تورکیا ئیتر بێ بەشێکی خاچی عراق و بەشێکی خاچی سووریا داگیر بکە ئەمانە لە هیچ شوێنێکدا جێگەیان نابێتەوە لە لیبیا جێگای تورکیا نەبووە ئیتر لە سووریا جێگەی نابێتەوە جێگاکەی تاڕادەیەک پێتەرێک دەکرێت ینی پێگە سەربازیەکەی پێتەرێک دەکرێت ویانیش لاواز دەکرێت بێگومان لە سووریادا پێم وایە ئەگەر شەڕێکی ناوخۆی دروست نەبێ کە ئەگەری زۆرە ئەمە دروست ببێ چونکە ئێستا کەش تەماشا دەکەی گروپێک بە ناوی ئەنساڕڵڵاه ئەنساڕئیسلامە چییە ئیتر لە دوانیان داوە ئەو ئاگرەی کە لە لازقیە کەوتوتەوە بە دەیان هکتار زەوی سووتاندووە ئەمە شوێنی عەلەویەکانەوە ئەڵێن ئەو ئاگرە ئێمە تێمان بەرداوە بۆ ئەوەی عەلەویەکان ناچار بکەین ئەو ناوچەی چۆڵ بکەن بزانە تەماشای ئەو زۆڵمە بکە یعنی سووتاندنی ئەو دارستانانە چ زیانێکی لە بۆ ژینگە هەیە چ زیانێکی لە بۆ ئاژەڵ و پەلەوەڕ و ئیتر حەشەراتەکانیش هەیە جگە لە ئینسانەکان و ئەمە بەڕاستی تەماشا دەکەین لە سووریا هەیە و ئەمە وا دەکە ئەگەر بەردەوام بێ بەڕاستی نە حکوومەتی شەڕ ئەتوانێت ئەمانە کۆنتترۆل بکە ئەگەر بشی هەوێ و نەهێزێکی دیکە هەیە و ئەمە وا دەکە بەڕاستی لە کۆتاییدا ئیتر عەلەویەکانیش چەک هەڵبگرن بە هەر نرخێک بێ بە هەر نرخێک بێ ئەگەر جینۆسایدی بدەنە پێشەخوێن چونکە ئێستا تو جینۆساید دەکرێت هەموو ڕۆژێک لە سووریادا لە دێهاتەکانی عەلەویەکاندا 4-5 چەکدار ئەچن ئەکەونە ناو گوندێک ئیتر ژنێک کچێک دەڕەفێنن دوایی لە ئیزمیر دەبێ پارەکە بدەیت ئینجا کچەکەت لە بۆ دەگەڕێنەوە ئەویش بە سەر و چاوێکی شکاوت تەجاوز پێکرا و ئەشکەنجەکرا و نیوە مردوکرا و دەیگەڕێنەوە یەکێکیان لەمانە گەڕاوەتەوە حەکیاتەکەی خۆی ئەوە کردووە ینی کەواتە ئەگەری شەڕی ناوخۆی ئەگەر هەیە بەڵام ئەگەر ئەم شەڕە ناوخۆیە نەبێ و سووریا ئیسیقراری هەبێ بە تەنیا لە تورکی لە سووریادا ڕنگ بێ لە بواری ئابووریدا هەندێک ڕێگا خۆش بکرێ بۆ ئەوەی تورکیا بتوانێت لەوێ هەندێک دەستکەوتی ئابووری هەبێ یعنی لە مەبەستم ئاوەدانکردنەوەی لە ئاوەدانکردنەوەی سووریادا ڕۆڵ ببینێ بەڵام ئەمەشیان جارەیە دیارنیە کەواتە ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێ لە ڕووی کرداریەوە خۆ هیچ لە ڕووی واقعیەتەوە هیچ نرخێکی نییە دەکا بابیکە ئەمەیان زۆر گرنگ نییە لە بوارەکانی دیکە بێگومان نازانی هەتاوەکو ئێستا ڕێککەوتنەکان لە چ ئاستێکدانا بەڵام ئەوەی ئێستا کە دەیبینین و لە مێدیاکاندا سیر دەکەن کە دەوڵەت یعنی مێدیاکانی ڕەزەت تەیب ئەردۆغان حکوومەت ئاک پارتی بەو شێوەیە قسە دەکەن لە هەمان کاتدا دەم پارتی بەو شێوەیە قسە دەکە ئەو جەڵانیش بەو شێوەیە پۆزتیڤە قسە دەکە لێرەدا ئەکرێ خوێندنەوەیەکی وای بۆ بکەین کە بڵێن کاکە جەماوەرەکەمان وەها پەروەردە نەکردووە بۆ ئەو ڕۆژە ئێمە بۆ شەڕ ئەو جەماوەرەمان پەروەردە کردووە و دەوڵەت کە ئێمە لە سەردەمێکی نادیار داین هەڕەشە ئیسرائیلمان لەسرە لە شەڕی ئیسرائیل و ئێران بەرەو کوێ دەچێ هەتاوەکو ئێستا ئێمە نازانین شەڕی ئۆکرانیا بەرەو کوێ دەچێ ئێمە نازانین وڵاتانی وەکو پاکستان و هیند و کۆریایی باکوور و رووسیا و چاینا چۆن دەکەونە ناو ئەو ئاگرە یان ناکەونە ناو ئاگرە ئەمەیان بە هیچ شێوەیەک نازانین یۆنان بۆتە بارەگایەکی گەورەی سەربازی فڕۆکەی F-35 پێدراوە قوبڕسی یۆنانی گرنگێکی جیۆستراتیژی زۆر گەورەی پێدراوە گرنگێکی ئیستخباراتی و ئیتر سەربازی زۆر گەورەی پێدراوە لەو حاڵەتەدا ئێمە ناچارین ئیتر ئەم قۆناغە ئێمە قبول دەکەین بەڵام
دەبێ سەرەتا هەنگاوەکان لە لای ئێوە بنرێن. هەنگاوی هەری باشیش مەسەلەی چەکدانانە. لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو چاوەی کە ڕۆژنامە نووسان هەیەە لە سلەیمانیە ئەو ڕووناسبەی گروپێک گریلا بێن چەکەکانیان تەسلیم بکەن ویانیش بیسووتن ویانیش بیشکێنن ویانیش تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەن. ئیتر هەموو لایەنەکان چاویان لەمە بوو بە سەدان ئەوەندەی من بزانم ڕۆژنامە نووسناوی خۆی نووسیوە بۆەوەی لە شوێنە ئاگدار بن. بەڵام ڕنگ بێ بەهۆی ترس لە گێرە شێوێنیەکان ئیتر کەسەکە لێدوانیدا کە لەو مەڕاستیمەدا ڕۆژنامە نووسان بەشداریان پێناکرێ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناگوازرێتەوە. یعنی ئەمە واتای ئەوەی لە شوێنێکی دیکەی نادیار کاوان خۆیان هەڵبژاردە گروپێک گەریلا لێدوانێک ئەدەن و لە هەمان کاتدا لێدوانێکی ڤیددیۆیی ئۆجەلانیش لە بۆ ئەوانە دێ و ڕنگ بێ ئەو چاوەڕێی گەیشتنی ئەو کاسێتە ڤیددیۆیە بکەن کە لە ڕۆژانی دواییدا لە ئیمرایکی ئیتر تۆمار کراوە بگاتە دەستیان. ئۆجەلان لەوێ لێدوانێک ئەدا و گەریلاکانیش لێدوانێک ئەدەن و چەکەکانیان ئیتر لەوێ دەشکێنن ویانیش دەی سووتێنن ئیتر با بڵێن ویانیش تەسلیمی دەکەن و پاشان دەگەڕێنەوە شوێنێکی خۆیان بەپێی لێدوانەکانی دەوڵەتی تورکیا بێ ئەم گروپە کە چەکەکانی خۆیان دەسووتێن ویانیش تەسلیمی دەکەن لە عێراق دەمێنەوە ناسنەوە شاخ و دوای ئەوە قۆناغی دیکەی بەدواوە بێ. ڕنگ بێ ئەمە کلیلی مەسەلەکە بێ ئیتر. بەڵام بۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناکرێت چونکە ئێمە وەکو باسم کرد ڕووداوی ئامێدیەمان بینی کە لەوێدا 12 سەرباز کوژراون و ئێمە نازانین بەڕاستی ئەو 12 سەربازە بەچمە بەستێک لەوێدا بردراونە ئەو شوێنە لەو قۆناغە هەستیارەدا کە گەریلاکان خەریکە لێدوانێکی وادەن ئەتۆ تەماشا دەکەی 12 سەربازی خۆت بە کوشتن داوە. ئایا ئەمە هەمان گێرە شێوێنیەکی وەکو ساڵی 93 وەکو پرۆسەی ئاشتی 2013-2015 نییە؟ ڕنگ بێ بیر لەوە کرابێتەوە. یعنی جگە لە ئاسایشی گەریلاکان کە ئەمە عراقێ ئێمە نازانین لە کوێکەینێ درۆنێک دێکەینێ تۆپێک دێکەینێ موشکێک دێ و نازانی بە ئاسانی تەزبیتی بکەی ئەمە ئیچێ بوو. ئایا ئەمە حیزبڵڵا بوو، حەشدی شەعبی بوو، میتی تورکیا بوو، پارتی بوو، یەکێتی بوو، ئەمیان هیچ نازانی. لە بۆ هەندێ ئیتر مەسەلەکە ڕنگ بێ بەو شێوێ بچێ. ئێستاکە ئیتر هەموو مەسەلەکە ئەوەیە لە سەدا شێستی خەڵکی تورکیا، یعنی نەک خەڵکی کوردستان، خەڵکی کوردستان لە ستا هەشتای خەڵکی تورکیا لە ستا شێستی ئێستاکە بەپێی دو ئامار لەگەڵ چارەسەرکردنی ئەو کێشەیەدان بە شێوەیەکی ئاشتیانە کەواتە ڕێگایەکی دیکە نەماوە. لەم لەولا هەندێک دەنگی جیاواز هەن بەڵام ئەمانە پرۆژەیەکیان پێ نییە. یعنی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەندێک کوردی تورکیا هەن کە باس لەوە دەکەن نەخێر ئەمە شتێکی خراپە دەبێ کوردەکان دەوڵەتی خۆیان ڕابگەینی. بەڵام لە ئەوروپا دانیشتون ئەو دەوڵەتە لە ئەوروپای چۆن ڕادەگەێنرێ نازانی و باسی دەوڵەتێکیش ناکەن. 4 دەوڵەت ئەڵێ نەگە هەر چواریش ناکەنێک 4 دەوڵەت ڕابگەین. ئێستاکە کاتی هاتووە ئیسرائیل لە پشتمانە. بە هەمان شێوە تەماشا دەکەین هەندێک کوردی ئێرانمان هەیە کە سەر بە ئەو حیزبانان خودمختاریان دەوێت بەڵام داوا لە خەڵکی دیکە دەکەن چۆن لە سەردەمی ڕێفراندۆمدا داوایان لە خەڵک دەکرد بەشداری لە ڕێفراندۆمی سربەخۆیی بکەن هەر کەسێک بەشداری نەکا ئەوە جاشی قاسم سولەیمانیە. ئێستاکەش بە هەمان شێوە ئەوانش ئیتر پەلار و تەنز و جوێن لەو پرۆسەیەدەن کە زۆربەی زۆری ئەوانش لە دەرەوەنە ئیتر لە دەرەوەنە حیزبەکەی خۆیان خودمختاری دەوێ لە ئێراندا. لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئیتر بەڕاستی ئەمانش
ئەمانە هەر هەموویان یعنی پرۆژەیەکی ئەلتەرناتیڤی چارەسەریان پێ نییە. یعنی باشە ئەتۆ ئەم قۆناغەناکەی کرد لەگەڵ مەترسیەکانی لەگەڵ ئەوەی ئێمە دەزانین کە مەترسی هەیە، ئەمە ریسکی هەیە، ئەمە شتێکی ئاسان نییە، بەڵام ئەتۆ کە ئەمەناکەی چی دەکەی ڕێگایەکی دیکەیان پێی نییە. ئیتر ئەمانە هەمویان لە ئارادان، بەڵام وەکووتم ئەو دیدارانەی کە دەیبینین و ئەو مەراسیمەی کە گەریلاکان لەو دوسە ڕۆژانە سازی دەکەن، ئەمە بابەتێک نییە بچووک بکرێتەوە. بابەتێکە دەبێت بە جددی وەربگیرێ. بە بۆچوونی خۆم دەوڵەتی تورکیا لەو سەردەمەدا وەکووتم کە هەستیان بە هەڕەشەکانی ئیسرائیل کردووە، هەستیان بە مەترسیەکان و ئەگەری جەنگی جیهانی سێم کردووە، لەو سەردەمەدا دەوڵەت بەخۆشی هەڵی بژاردووە، وای پێ باشە کە دەوڵەت لە دەستی تاقە کەسێکدا بێ، ئەویش ڕەزەب تەیب ئەردۆغانە کە بە گوێی دەوڵەت دەکا، چونکە دەوڵەت لە دەستی تاقە کەسێکدا نەبێ لە وڵاتێکی نادیموکراتیکدا بە تەنیا لە ڕووکەش و لە هەڵبژاردندا هەندێک جۆرە دیموکراسیەت هەیە، لەوێدا ئەو دەوڵەتە ویانیش ئەوانەی کە لە پشتەوە دەوڵەتەکە بەڕێوە دەبن ڕنگ بێ هەست بە تەئمینکردنی بەرژەوەندیەکانی خۆیان و داخوازیەکانی خۆیان نەکەن. لە بۆ هەندێ ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر دەسەڵات دەهێڵرێتەوە، وەڵە بۆ ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر دەسەڵات بمێنێتەوە دەبێ ئەمجارە جەهەپە لەناو بچێت، چونکە جەهەپە لە هەڵبژاردننی دواییدا پارتی یەکەمە لە تورکیادا و هەمومان ئەزانین ئەگەر ئیکرام ئیمامۆغڵو ببێ ئاستەنگی ببێتە کاندیدی سەرۆک کۆماری، ئەمە دەنگی هەموو لایەنەکان دێنی و ڕەنگ بێ دەنگی دوو قاتیش بێنی. ڕەوشی ڕەجەب تەیب ئەردۆغان لەناوە خۆدا زۆر خراپە، ئێستا کە دەیەوێت بە ئاگر و ئاسن جەهەپە دەمکوت بکە، هەوڵیدا سەر لە نوێ کەمان کڵزدار ئۆغڵو بێنێتەوە بیکاتەوە سەرۆکی جەهەپە، ئوزگر ئۆزەل لا بدە، لەمەشیان مەبەستی ئەوە بوو کە باوەڕی کوردەکان بە کەماڵ کڵژدار ئۆغڵو بەهۆی هەڵبژاردننی سەرۆکایەتی پێشوودا زۆر لاواز بوو کە چوو لەگەڵ لە ڕۆژانی دواییدا سەرباری ئەوەی کە هەدەپە و کوردەکان دەنجیان پێدان، بەڵام چوو لەگەڵ چەند فاشیستێک ئیتیفاقی کرد. ئیتر ئەگەر بێت و کەمال کڵژدار ئۆغڵو سەر لە نوێ ببێتەوە سەرۆکی جەهەپە، ئەوە ئەو دەرزەی نێوان جەهەپە و کوردەکان زۆر فراوانتر دەبێت. یەک لە مەبەستەکانی ئەوەیە پاشە کەمال کڵژدار ئۆغڵو کەسێکە کە نەیتوانی خەڵک بینتە سەرجادە، بەڵام ئوزگر ئۆزەل هەر هیچ نەوێ ملیۆنێک ئینسان ئەتوانێت بێنیتە، یعنی بەبێ ئەوەی بەخۆی بانگەوازی خۆ پیشاندان بکە 1 ملیۆن 2 ملیۆن ئینسانی هێناوەتە سەرجادە و ئێستاکەش ئەم جۆرانە بەردەوامن. ئیتر تابلۆکە بەو شێوێ، بەڵام بەڕای من لە ناوچوونی جەهەپە لەم قۆناغەدا مەترسیدارە، چونکە ئەگەر بێت و ڕەجەب تەیب ئەردۆغان ئۆپۆزیسیۆنە گەورەکەی خۆی لەناو ببە، ئەم جارە پێویستیی بە کوردەکان نامینێ و ڕنگ بێ لە کۆتاییدا لەو بابەتە پەشیمان ببێتەوە. لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین دەم پارتیش لە ناو کارێکی زۆر زەحمەتدایە بە دەستێکەوە، دەستێکی لەناو گیرفانی ئەردۆغاندایە، بەڵام دەستێکی لەناو گیرفانی ئۆپۆزیسیۆن و جەهەپەدایە، چونکە ئەمە دەزانێ ئەمە جگە لەوەی کە دەبێ پرۆسەی چارەسەرکردنی کێشەی کورد پەیوەندی بە دیموکراسیەوە هەبێ، چونکە ئەگە پەیوەندی بە دیموکراسیەوەنەوە پەیوەندی بە یاساوە نابێ و ئەمەش شتێکی درێژخایەن نابێ. لە هەمان کاتیشدا لە ڕووی تەکتیکی سیاسیشەوە زۆر گرنگە کە جەهەپە وەکو هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن بەلای کەم بمێنێتەوە بۆ ئەوەی دەوڵەت و یانیش ڕەجەب تەیب ئەردۆغان ئیتر بێترس نەبێ. ئەمە زۆر گرنگە و ئەمە تەماشا دەکەین لەو ڕۆژانەی
دوای ئەوەی کە گەریلاکان بەبێ کێشە ئەو لێدوانەیاندا و ئەو مەڕاستیمیان ساز کرد ڕنگ بێ ئێمە قۆناغی نوێتر ببینین و ئەمەش لە هەموو بەرنمەکانی پێشووتریشدا باسم کردو کێشەیەکی 100 ساڵی ناکرێ بە 100 ڕۆژ چارەسەر بکرێت بۆیە ناکرێ پەلەش بکرێت لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا. ئیتر نیو سەعات قسەمان کرد لەسەر ئەو بابەتە. سوپاس بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا تەماشایان کردوین گوێیان لێگرتوین، ئەوانەی لایک دەکەن، ئەوانەی کۆمنت و پرسیار دەکەن و بە تایبەتی سوپاس بۆ ئەوانەی کە ئەو بەرنمەیە لەسەر پلاتفۆرمەکانی خۆیان هی سوسیال میدیادا بڵاو دەکەنەوە یانیش بۆ دۆست و هاوڕێیانی دەنێرن. تا بەرنمەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو.